تا ئێستا پەرلەمان ڕقیب نییە بەسەر سەرۆکایەتی هەرێمەوە ئەمە بۆ ئێمە بەجێماوە تاکۆ دەقەشی لەگەڵا بێ معارزین بەڵام معارزێکی تەقلیدی نین ئەوەی دەبە هاویشتن و ئەوانە سەرۆکی پەرلەمانەکانی تر یەکێک خواخوای بۆ فرسەت بێنێ یەکێک خواخوای بۆ حەسیمیانی خەڵکە. ئایا خولی چوارەمی پەرلەمان دەتوانێت پیشەیانە ئەرکەکانی یاسادانان و چاودێریکردن و لێپرسینەوەی خۆی جێبەجێ بکات؟ سەری ڕەش و کائینات و ماڵی نێچیروان بارزانی نیوەی هەولێرە دەبێنەوە ێ بۆچی بتەنایەخی گۆڕانەگەن تۆ ئەو جورئەتە بکە ئەوەی لێرەوەی لێ بەدەی بەرزێ لێ بکاکە لەمە زیاتر شی بڵێ بە من مەڵێ بە مەسعود بەرزانی بڵێ لە پەرلەمان ئێوە داوایە دەباشان بدەنەوە کاکە. ئەم حکوومەتی یەکڕێزی نیشتیمانیە هاوکارە بۆ ئەوەی بەڵام ئەدای بزوتنەوەی گۆڕان کە ئێستا لە سەرۆکایەتیان منە ئومێدە لێ ناکەم. پارتی یەکێتی 23 ساڵە گەمە بە پەرلەمان دەکەن گەنجدەترین موسسەیان بەجێهێشتووە. لە پەرلەمان لە یەکیان پرسی وتم تۆ لێرە ڕایۆشکاری شادەکە لە چه بارێکا ڕایۆشکاری وتی وەڵاهی نازانم لە چی ڕایۆشکاری. کەواتە فراکسیۆنەکەی ئێوە لەناو پەرلەمان کە کاتی خۆی سەبارەت بە کەیسی هاوشێ و بەیاننامەی دەرنەکردووە هەڵی کردووە ئێستا بەیاننامە کەم تەرخەمی کردووە بێگومان کە باسی ئەو کاتە بێگومان کەم تەرخەم دەبێت بزوتنەوەی گۆڕان بە تایبەتی کۆمەڵ و یەکگرتو بە داداچوون بۆ هەموو ئەو بابەتانە بکەن کە 4 ساڵ وعدەنێ ئەینا خواشایەتە وەک گەڵای هەنار داوەرێن. دوو جار بیر بکەرەوە شەوی دووشەممە کاتژمێر 8:30 خولێک.